بەڕاستی بەتەمانین هیچ ساحب مۆلیدێ تا عەقدێکی شەژمانگی یان ساڵیمان بۆ نەکەن مۆلیدەکانمانیش پێ بکەین. لە دوێنێەوە گرفتی کوژانەوەی کارەبایی نیشتیمانی لە هەرێمی کوردستاندا دروست بووە، بۆیە لەسەرم بابەتە مۆلیدە ئەهلیەکانی شاری سلێمانی بەنیازی هەڵوێز وەرگرتن و دەڵێن ئێمە کار بە مۆلیدەکانمان ناکەین. مزانایی زیاتر لە نەبەزمەجی نوێنەری مۆلیدە ئەهلیەکان وەرەگرن. ساڵ لەبێ کاک نەبەزم کاتەوە باش بۆچی ئێوە بەنیاز نین کارەبا هەڵبکەن ئەگە کارەبای نیشتیمانی کوژێتەوە؟ هیچ بەرنەمەیەکیان نییە بۆ ئێمە، ینی کەسیش پێ نەوتوینە هەڵیکەنیان هەڵی مەکەن لە پڕا و کاتێک کە ئاکوژێتەوە یان بەسەرمانە. ئەنجا ئێمە بەڕاستی بەتەمانین هیچ ساحب مۆلیدێ تا عەقدێکی شەژمانگی یان ساڵیمان بۆ نەکەن مۆلیدەکانمانیش پێ بکەین. باشە ئێوە هیچ پارێکتان نەماوەکە لە لاتان بێ هاوڵاتی؟ ئێمە پارە قسەمان کرد لەگەڵیانە کە پێشەشیە وەرگین 220 ساعتی ئەوڵمانە ئەوە پارەکەی تەواو بوو 220 ساعتی ئەوەی دواییشمانە بەس ئەوەی دوایی زۆری خایەن، ینی بوو بە 3 مانگ مۆلیدە لەمانەکەیە زۆر مۆلیدەمانەیە بوشی خواردووە، زۆر مۆلیدەمانەیە کێشەی هەیە خەلەلی هەیە، ینی ئەمانە بەم شێوازە ناکرێ، ینی بەڕاستی بە بەرنامەیەکمان هەبێت، ینی وەکو پاری خەڵکمان لا نەماوە بەعزێ مۆلیدە هەیە لامێک تاکولۆیەک هەبێت بەزێنە بە کوێ گشتی هیچی قەرزانانی باش ئێمە دوای پارەمان کەوتە لای خەڵک چۆم چین وەریگرین. باشە واتەسەوە قەرزاری هاوڵاتی نین بەی شێوەیە قەرزاری هاوڵاتینی لامێ یەک دوو مۆلیدەیەکمان هەبێت لە سلێمانیە بەس باقی هیچی قەرزار نییە. باش ئەمە ئێوە لە حاڵەتێک ئەمە لە شارەکانی دیکە کوژانەوە ڕوویاوە لە سلێمانی هیچ کوژانە ڕوویاوە؟ بەڵێ لە چوارچرا و لە مەنتیقەیەک شوێنی کەژەر کارەبا کوژاوەتەوە 2 ساعات 3 ساعات 4 ساعات داوا کارەبا کوژاوەتەوە. کارەباتان پێ نەیاون؟ وەڵی لە زۆریانە برادرانەوەی کە قەرزار بۆ پاری لەماوە دایگیرسانەوەی کە قەرزیشی لانەماوە دایناگیرسێنێ. باشەکە لە حاڵەتەکە شتێک ڕووبات لە شاری سلێمانیە واتە ئەوڵاتیان بێکارەبا بن؟ وەڵی خۆی شتانە بێسا نازانم کارەبایە بەدەست چیە بەدەست پرۆژێ ڕووناکیە بەدەست حکوومەتە ئەگە بەدەست پرۆژێ ڕووناکیە بێ بەرنمەیەدانێ ئەگە حاڵی وایە بەم شێوەیە کارەبای بۆ درێ و هاوڵاتیان ئێوێ لە ڕووناکییا بن وا ناکرێ بێ اتفاق بکات لەگە ساحب مۆلیدەکانە یانەگەر ئەمەلی بەدیلێکی کەی بەدەستەوەیە بەدیدەکەی کەی بەکار بێنە بۆی خەڵک بێکارەبانە بێ ئێمە چامان لە پارە نیە وەکو ساحب مۆلیدەکان ئەگەر ئیشیان پێمانە ئێمە بۆ ئیش هاتوینەوە ئیشەکەین ئەگەر ئیشیان پێمان نییە با ئیزنمان بین و بچینەوە بۆ ماڵی خۆمان کاک. واتە ئێستا ناتوان مۆلیدەکانیشتان لابەرن؟ بە هیچ شێوەیە ناتوانین مۆلیدەکانیشمان لابەرین، ینی بەخوای گەورە زۆر ساحب مۆلیدەمان ئێساش قەرزارە هی گاز هی ڕۆن هی زۆر شتیکە لەبەرەوەی شتێکی وای 8 مانگ کوژاوینێتەوە 1 مانگیشمان کردووە 1 مانگە کرد کارێکیان کرد کە وامان لێ بکەن بە خەڵک بڵێن ئێمە قەرزارین کاک. ینی ئەو شتانە معقول نییە ئەگەر حکوومەت بێ ئەبێ یان پرۆژەی کە دانراوە وەکو پرۆژەی ڕووناکی ئەبێ بەرنمەیەکی هەبێ بۆ ساحب مۆلیدەکان. ساحب مۆلیدەش هەر هاوڵاتیەکە وەکو ئەو خەڵکە و ئەوێ ڕووناکی بنێ و ژێوی ئیسفایە بکە ئەوێ خزمەتی خەڵک بکە کاکە با خۆیان مانگین بلیێنێ بن بە ساحب مۆلیدەکان بۆی هەر کاتێک کارەبا بڕە ئێمە کارەبا داگیرسێنین هەم زەخت نەچێتە سەر هاوڵاتیان هەم هاوڵاتیان گلەی لە ئێمە نەکەن ئێمەمانەوە بەڕاستی خزمەتی هەم شارەکەمان هەم هاوڵاتیانیش بکەین. زۆر سپاس بۆ نەبەزمەجی نوێنەری مۆلیدە ئەهلیەکانی سلێمانی باڵەوەی کە جۆبیستی بوو نەما هەڵوێستی خاوەن مۆلیدە ئەهلیەکانن کاڵە دەڵێن کارەبا بکوژێتەوە ئێمە بەنیاز نین کارەبا بدەین بە هاوڵاتیان لەبەری تا ئێستا بەرنامەیەک بۆ ئێمەدانراو تا ئێستا عەقدێک ئیشمان بۆ نەکرا بۆی ئەوان داوایەوە دەکەن کە هەم پرۆژەی ڕووناکی هەم وەزارەتی کارەبا ئاگایان لە مۆلیدە ئەهلیەکان بێت و حسابێکیش بۆ ئەوان بکەن.